بەخێر بێن بۆ یەکەمین کۆڕبەندی نێودەوڵەتی یەکەمین کۆڕبەندی نێودەوڵەتی سلێمانیە بۆ کارسازی و داهێنان. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت کۆڕبەندەکەی وەک دەرفەتێک باس کرد بۆ لابردنی بربەستەکانی بەردەم گەشەسەندنی بواری کارسازی و داهێنان و وەبەرهێنان. نەهاتوویلەتە ئێرە تەنها گوێ لە گلەی و لە پێشنیار بگرین. ئەم کۆمەڵی کە لێرە کۆبووەتەوە لە پێناوی تەشخیصکردنی ئەو بربەستانەی لە بەردەم گەشەسەندنی کەرتی ئابووریمان، گەشەسەندنی کارسازی، گەشەسەندنی داهێنان لە هەرێمی کوردستان و تەنانەت لە هەموو عێراقیش. لە کۆڕبەندەکەدا پانێڵست و نوێنەری کۆمپانیا بەشداربووەکان نوێترین داهێنانەکانی بواری تەکنۆلۆژیا و پەیوەندیکردنیان خستە ڕوو. هاوکات ئەم سەکۆیەیان بە دەرفەت زانی ئەو گرفتانە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بخەنە ڕوو کە لە کارکردندا بۆ پێشخستنی پرۆژەکانیان ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەم جۆرە کۆڕبەندانە زۆر پێویستە بکرێت بە تایبەتی کە ئەمڕۆ حکوومەت بەشدار لەم کۆڕبەندیە بۆ ئەوەی تیش بخەینە سەر کێشەکان و چارەسەری پێویستی بۆ بکرێ، نەک تەنها بەس کۆڕبەندی بکرێ و هیچ ئەنجامێکی نەبێ. 15 کارساز لە بوارە جیاوازەکان بەشداری یەکەمین کۆڕبەندی نێودەوڵەتی سلێمانی بۆ کارسازی و داهێنانیان کردووە و لەسەر ئاستی باڵای حکومەت و کونسوڵ و نوێنەری وڵاتان 300 کەسایەتی سیاسی و بازرگان و وەبەرهێن بۆ کۆڕبەندەکە بانگهێش کرابوون. ڕێکخراوی ئەم کۆڕبەندە کۆمەڵێک ڕێکخراو و لایەنی تایبەتن بە بواری کارسازی کە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانیا کارمان کردووە. ئێمە وەکو 5 لابس هەروەها دەهاب، هەروەها سمارت سوڵی ئینۆڤیشن هاوس، تەکوین و میت فاوندیشنین. ئامانجمان یەخستنی هەوڵەکانمانە بۆ ئەوەی کە گەنجی کورد پیشانی دنیا بێت. یەکەمین کۆڕبەندی نێودەوڵەتی سلێمانی بۆ کارسازی و داهێنان لەلایەن 6 ڕێکخراوی ناحکومیەوە ڕێکخراوە و بە ئامانجی سەرخستنی پرۆژە و داهێنانەکانی کارسازان و گەنجانی داهێنەری سلێمانی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەتی هەرێم پاڵپشتی سەرەکی کۆڕبەندەکەی کردهبوو. ڕێبازیوە کورسات نیوز، سلێمانی.